شەش پەپوولەکەی باغی مەرزێ فەریقی کێ بوون؟ ساڵی 1999 ساڵی درەوشانەوەی مەرزێ فەریقی بوو. لەم ساڵەیە مەرزێ فەریقی توانی ئەلبومێکی تایبەت بەخۆی بە بێدەنگی ناسری ڕەزازی لە ژێر ناونیشانی بەڵێن بدا بڵاو بکاتەوە. یەکێک لە گۆرانیەکانی ئەم ئەلبومە بە تەواوەتی کەوتە سەرزاری کوردانی باشوور و ڕۆژهەڵات. شەش پەپوولەکەی گۆشەی باخەکەم هەر بۆ ئێوەیە ئاخوداخەکەم. ئەم گۆرانیە بۆ ئایکۆنی ناساندنی مەرزێ فەریقی بە جۆرێک ئەم هونەرمەندە لە زۆربەی کۆنسێرتەکان و ئاهەنگەکانی داوای لە یەکرا کە ئەم گۆرانیە بڵێت. گۆرانیەکە لە ئاوازی بورهانی موفتیزادەیە و هۆنراوەکەی کاکەی فەلاحە. چیرۆکی نووسینی هۆنراوەکە ئاگەڕێتەوە بۆ ساڵانی 1950کان. ئەو کاتەی شاعیری شاری سلێمانی کاکەی فەلاح لە زیندانە بێت و هەواڵی لەدایکبوونی شەشە منداڵی پێگەێنن. لەو کاتەیە لە زیندان پێنووسەکەی هەڵەگرێت و هیوای بینینەوە دووری منداڵەکان دەکات بە هۆنراوەیەکی جوان و مژدەی گەڕانەوەیان پێگەێنێت. شعری ئەم گۆرانیە هی بەڕێز کاکەی فەلاحە ئەکەوێتە سجنەوە بەعس ئەیگرێ دەوڵەتی بەعس ئەیگرێ. لەو کاتە 5 منداڵیە بێ و خێزانەکەیشی دووگیانە بێ بە مناڵی شەشەم. زۆر بیریانەکات و دوای ئەزانێ کە ئێستا خێزانەکەیشی مناڵی شەشەمی لەدایک بووە لە ناو سجنەوە ئەو شعرە ئەڵێ بۆ هەر 6 پەپوولەکەیان. کاکەی فەلاح 6 مناڵەکەی وەک پەپوولا بینێت و بۆ دووری و ئازارەکانیان ئەڵێت پەپوولەکانم هەر خۆمەزانم چەند بەناسۆرن برینەکانم.